بە مەبەستی ئاڵوگۆڕی پۆستی بەرپرسی هەردوو مەڵبەندی سێی هەولێر و 11ی دەوروبەری هەولێری کۆمەڵی دادگەری لە دوو پرۆسەی جیاوازدا بە سەرپەرشتی ئەنجومەنی بەڕێوەبردننی کۆمەڵی دادگەری و بە ئامادەبوونی کارگێڕان و ئەندامانی هەردوو مەڵبەند پۆستی بەرپرسی مەڵبەند بۆ بەرپرسانی مەڵبەندەکان کە لە کۆنفرانسە ناوچەیەکاندا بە هەڵبژاردن دیاری کرابوون گواسترایەوە. ئەمڕۆک و ئەنجومەنی بەڕێوەبردن ڕێخستن لێرە شاری هەولێر مەراسیمی دەور و تەسلیمی هەردوو مەڵبەند هەم مەڵبەندی ناوشاری کۆمەڵ مەڵبەندی سێی کۆمەڵی دادگەری لە هەولێر و مەڵبەندی 11ی دەوروبەری هەولێری کۆمەڵی دادگەریمان کرد بەرپرسی مەڵبەندی هەردوو مەڵبەندەکە بەرپرسی نوێی مەڵبەندی سێ و بەرپرسی نوێی مەڵبەندی 11ی کۆمەڵ دەست بەکار بوون و بەرپرسی پێشووی مەڵبەندیش ئینفیکاکیان کرد. لێرەوە تەمان تەمەنای سەرکەوتن بۆ هەردوو بەرپرسی مەڵبەندی تازاکەین و هیوای سەرکەوتنیان بۆ خوازین و لە قۆناغی لە دوای تەواوکردنی مەراسیمی دەست بەکاربوونی مسوول مەڵبەندەکان بە پەیڕەوی ناوخۆ تەشکیلەی ئۆرگانەکانی کۆمەڵ دەست پێکەین و تەمەناکەین کە قۆناغی داهاتووی کاری کۆمەڵی دادگەری هەم لە ڕووی ناوخۆ پتەوتر و چاکتر و هەم ئینشاڵڵا بە ڕووی دەرەوە خەڵکی ژرا خزمەتی باشتر و چاکتر بکەین ئینشاڵڵا. بەرپرسی نوێی مەڵبەندی سێی هەولێریش دەڵێت لەسەر ڕاستپاردەی کۆنگرەی چوارەم و ئەنجومەنی باڵا بەرپرساریەتی مەڵبەندەکانمان وەرگرتووە. بەرپرسی پێشووی مەڵبەندی دەوروبەری هەولێریش دەڵێت گۆڕانکاریەکان بە گرنگ و بەرهەمدار بۆ قۆناغی داهاتووی کاری کۆمەڵی دادگەری دەبینن. ئەمڕۆ لەسەر بڕیاری ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری لیژنەیەکی ئەنجومەنی بەڕێوەبردن و ڕێخستن هاتنە شاری هەولێر بە مەبەستی دەور و تەسلیمکردنی بەرپرسیارەتی مەڵبەندی سێی هەولێر. دیارە هەولێر بۆ کۆمەڵی ئیسلامی شوێنێکی استراتیژیە و شوێنی گرنگی پێدانی جەنابی سەرۆکی کۆمەڵی دادگەری و سەرکردایەتیەکەیەتی دەستخۆشیم هەیە بۆ بەرپرسی مەڵبەندی ڕابردوو کە کەمال حەمزە و هەروەها ستافی مەڵبەند و تەواوی ئەندامان و کادیرانی سنوورەکە کە خزمەتێکی باشیان کرد. ئێمەش ئینشاڵڵا بە پشتیوانی خوا لە داهاتوودا هەموو توانای خۆمان دەخەینە گەڕ بۆ بەرەو پێشبردننی کاری بانگەواز و پەروەردە. خۆشبەختانە لە میانەی ئەو کۆنگرەی کە بەسترا لە کۆنفرانسەکان برای بەڕێزمان کاگ مامۆستا مەهدی هەمزە بوو بە بەرپرسی مەڵبەندی نوێ بۆیە ئەمڕۆ بە ئامادەبوونی ئەنجومەنی بەڕێوەبردن و ڕێخستن و هەم بە ئامادەبوونی ئەنجومەنی مەڵبەند پرۆسەی گۆڕینەوەی بەرپرسیارەتی لە مابەینی من و مامۆستا مەهدی ئەنجامماندا. لەو کۆبوونەوێش داوام کرد کە لە ڕابردوو ئەو ئەنجومەنە چۆن پاڵپشتی و هاوکاری ئێمەیان کردووە لە داهاتووش بە هەمان شێوە پاڵپشتی مەسوول مەڵبەندی نوێ بکەن. دەست بەکاربوونی بەرپرسی نوێی مەڵبەندەکانی کۆمەڵی دادگەری کە لەلایەن کۆنفرانسە ناوچەیەکانەوە هەڵبژێردرابوون دەکەوێتە چوارچێوەی ئەو گۆڕانکاریانەوە کە کۆنگرەی چوارەمی کۆمەڵی دادگەری بە شوێن خۆی داهێنان. لە ئێستاشدا هاوشانی مەڵبەندەکان ئۆرگانەکانی دیکەی کۆمەڵی دادگەری بەردەوامن لە جێبەجێکردنی ڕاستپاردەکانی کۆنگرە و ئەو گۆڕانکاریانەی کە لەلایەن کۆنگرەوە پەسەند کران. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.